ڕکابەریەکانی خولی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان درێژەی هەیە و لە یەکێک لە یاریەکانی کۆمەڵی یەکەم و لە یاری دێربی سلێمانیدا هەردوویانەی سیروانی نوێ و پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی یەک بوونەوە. یاریەکە بەگشتی یانەی پێشمەرگە باشتر دەرکەوت و هەر ئەوەش وای کرد کە گێم یەکەم بە 2 گۆڵی محەممەد ڕێبوار و تاهیر فەتاح کە لە خولەکەکانی 4 و 43دا تۆماریان کرد کۆتایی پێبێنن. گێمی دووەم بە هەمان سیناری گێمی یەکەم دەستی پێکردەوە، ینی سیروانی نوێ هەوڵەکانی چڕ کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام جارێکی تریانەی پێشمەرگە دەست پێشخەر بوو. 2 گۆڵی تریشیان لە خولەکەکانی 72-78 لە ڕێگەی یاریزانان زەمەنتەها و تاهیر فەتاحەوە تۆمار کرد. لە خولەکی 90-2دا ینی پێشمەرگە نەیتوانی کۆتایی بە کەرنەڤاڵی گۆڵەکانی بێنێت و لێدانێکی سزای لەدەستدا، بەڵام لە خولەکی 90-4دا خۆشناو تۆفیق تاکە گۆڵەکەی سیروانی نوێی تۆمار کرد. لە کۆتاییشدا فەرمان محەممەد ناوبژیوانی یاریەکە فیکە کۆتایی یاریەکەی لێدا و بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاری دەربی سلێمانی بەسوودی یانەی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. بەسپاسەوە بۆ ئێوەش بەڕێزە هەموو یاریەکان لە یاریەکان تەوەستانەیە بەنسبەت یاریەکانەوە خۆتەزانی یاریەکە 2 مەرحەلەیە و یاریەکەشمان زیاتر لە دەرەوە بووم، یاریەمان لە دەرەوە بوو، احتیمادمان کردە سەر تەمرینێکی زۆر ینی پڕ و چاک، خۆمان زۆر بە باشی ئامادەکرد بوو بۆ یاریگای، خاصە نێمە خۆشمان یاریگای تەبیعیمانەیە. هیوادارم لە یاریەکانی کەش بتوانین و ئاسەی کە ئیمڕۆ پێشکەشمان کرد بتوانین بەردەوام بین لەسەری. وەڵی ئینشاڵڵا دانەبەزین لە یەکەمیە ئینشاڵڵا ئەم مەرحەلەیە سەرەکەین بۆ مەرحەلی دواتوش خۆمان زۆر بە باشی ئامادەکەین و هیوادارم بتوانین یەکەمی کولی تازە پێگەشتوانی کوردستان بیت. سەرەتا بە خێراتتانەکەم ئەوەی ڕاستی بێمە یەکەم حاڵەتەوە بوو بەڕاستی ئەم گەنجانە، یعنی ئەوەمان ینی شۆن گرێ یەکەم شت کە تاثیری تێگرین ئەو کاپنەکەمان ئەمجد جەمال لە یەکەمی تووشی پێکان و تا سەلەمان توانین شوێنەکەی پڕکەینەوە لە خەڵی دیفاع ئەوە بوو 3 گۆڵمان لەو شوێنەوە لێکراوە. دووەمینیشی ڕەشەباکە بەڕاستی ینی مستەوای هەردوو تیبەکەمە نەمازانین چۆنە تێکیا بەڕاستی بە هەرکەتوان باش یاریان کردو ئێمە زۆر خراپبووین ئەمڕۆ بۆی ئەنجامەکە بەو شێوەیە هیوادارین یاریەکانی داهاتوو بتوانین قەرەبووی بکەینەوە. بۆ بردنەوەی ینی پێشمەرگەی سلێمانی چووە پێشەنگی کۆمەڵەکەی بە کۆکردنەوەی 7 خاڵ و سیروانی نوێش خاوەنی 3 خاڵە و خۆی لە پلەی 4ەمدا دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.